ئەم کاتتان باش بەڕێزان سڵاوتان لەبێت من ڕەنگینم لە خزمەتتان دەبم. ئاوێزان بوون بە جوانیەکانی ژنان هێز و توانا و خۆڕاگری و قوربانیدان و کۆڵنەدانمان بۆ دەردەخات. دروشمی بەردەوام بوونمان پێ ئاشنا دەکات. ئەمڕۆژ لەگەڵ ئاوێزان خان وردەکاری بڕینی تو لە ڕێگای بەدەستهێنانی ئەو دەستەواژانە و ئەو دەستکەوتانە دەکەین. تریفا نادر حەمەد ناسراوە بە ئاوێزان کاندیدی ژمارە 57 لەسەر لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان لە بازنەی هەولێر. ئەمڕۆ خزمەتی دەکەم لە ئێستادا کاندیدا لەسەر لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان با وزەی خۆی توانیوێتی بە کۆمەڵێک ئەزمونەوە بێتە مەیدان و بڕیاری ئەو بدا کە بچێتە ناوەندی دەسەڵات و بڕیار. کۆمەڵێک پرسیارمان بۆی ئامادە کردووە سەبارەت بە ئەزمموی ژیانی. دووبارە سڵاوت لێبێ خات و ئاوێزان. پێم خۆشە سەرتا لەوە دەست پێ بکەم ناوی ڕاستی خۆت تریفەیە بەڵام ناسراوی بە ئاوێزان ئەمە لە چێوە هاتووە؟ ناوی تریفە ناوی خۆمە بەڵام من بێژەر بۆم لە ڕادوێی مەڵبەندی سێ دەنجی مەڵبەندی سێی هەولێر. ئەمە مێژوە دەیجێڕمەوە بەڕاستی ئەو کاتە شەڕەکانی ناوخۆ زۆر بوون، شەڕی بزوتنەوە و شەڕی یەکێتی و پارتی و ئێمەش گەنج بووین لە ڕادوێ ئەو کاتەکە کارمان دەکرد. ناوەکەم تریفە بوو وتیان بیکە ئاوێزان چونکە بە تەنیایی و کچی هاتو چۆ دەکەی لەبەر سەلامەتی خۆت با ناوەکەت بگۆڕین. ئەو ناوە لەوە هاتواتە ئەو کاتە شانی زۆربەی خانمان کە لە سەردەمێکە عنی دەرەکەوتن تۆزە کێشیان بۆ دروستە بوو بە تایبەتی لە ڕێخستنە نهێنیەکانیش ئەن ناوێکی فەیکیان دانابوو بۆ ئەوواگەڕێت. بەڵێ بۆ ئەو سەردەمە دەگەڕێتەوە ئەو ناوە دنا تا ئێستاش لە هەویەکەم ناسنامەکەم هەر ناوی خۆمە و تریفە نادر. هەردووکیشی هەر خۆشە هەم تریفە و هەم ئاوێزان. خات و ئاوێزان دەستپێکی کارکردنت لەگەڵ کاری حزبیات چۆن بۆ پێمان خۆشە بۆمان باس بکەیت؟ بەڵێ من سەرەتا لە ساڵی 1970ەوە لە ڕێخستنە نهێنیەکان ئەندام بووم لە شانەکەی خۆم ڕێکخرام. دواتر ئەوە بوو چەند ساڵێک تێپەڕی ڕاپەڕینی بەسەرداهات بەشداری ڕاپەڕی نەمەزنەکەی بەهاری 91م کرد و ماوەی ئەو ڕاپەڕی نەماوەکەی لە نەخۆشخانەی فێرکاری هەولێر وەکو بۆ خۆبەخشکارم دەکرد. ئەوە بوو کە کۆچڕەوەکەی بەسەرداهات و ڕۆیشتین بۆ سەر سنوور. ئەو کاتە لەوێندەریش نەخۆشخانە هەبوو دیسان لەوێندەرەوە خۆبەخش ئیشمان دەکرد بۆ چارەسەری ئەو هاوڵاتیانەی کە دەربەدەر و ئاوارە بوون چونکە نەخۆشیێکی یەکجار زۆر بەڕبڵاو بوو لەوێندەر. بەڕاستی کارە سات بوو چەندین مناڵ مرد چەندین ژن بەسکەوە ئەمرێ خۆیان دەکرد بۆیە بڕیارماندا لەگەر کۆمەڵی هەواڵی خۆم خۆبەخشانە کارمان دەکرد لەسەر سنوور تا گەڕاینەوە. لەشتان ساغ مەجێشانازیە بۆ ئێمە خانمان زۆرمانتیانە ئێوە لەو سەردەمەوە بە کۆمەڵک زەحمەتی بەڵام جێپەنجەتان دیار بوو ئێستا خۆتان سەرمێن و بێنە مەیدان. زۆر سپاس دوا بەدوای ئەوە کە هاتینەوە هەر لە ڕاپەڕی نەمەزنەکە کە کەرکووک ڕزگار کرا ڕۆژی 20 و 21 مانگ کە کەرکووک ڕزگار کرا ئێمە وەکو تیمی پزیشکی دکتۆر محەممەد باجەلان ئەو کاتە لە هەولێر بوو منشەیەکی گەورەی کرد هەمومان وەکو تیمی پزیشکی هاتینە نەخۆشخانەی ڕزگاری کەرکووک لەوێ بۆ هاوکاری دکتۆر و کارمەندەکانی ئەوێندەر چونکە کەرکووک بارێکی نالەباری هەبوو لەوێش هەر خۆبەخشانە کارمان کرد ئەو ماوەیە. لەش ساجگەی خۆیگرێت. خات و ئاوێزان هەمیشەی کێتی نیشتیمانی کوردستان لە بەرەوەی خاوەنی سەرۆک مام جەلال بووە هەمیشە خاوەن ڕێبازێک بووە هەر لە سەرەتاو تاوەکو ئێستا کە بەردەوامە گرنگی بە خانمانداوە. لە ئێستایە کە خانمان ئەبینی زیاتر دەرئەکەون تۆکو خانمێک ڕۆئیات چۆنە بەرامبەر بەو دەرفەتێکێکێتی بە خانمانی داوە؟ بەڵێ من دەمەوێت ئەوە بڵم هیچ کات و هیچ سەردەمێک ڕێگری نییە لە بەردەرکەوتنی خانمان تەنها بوارە کۆمەڵایەتیەکە نەبیتن زۆر جار کە دەبێتە هۆکاری ڕێگر و ئابووری کۆمەڵایەتی کێشە و گرفتە کۆمەڵایەتیەکان دنا بە هیچ شێوەیەک ئەو ڕێگریانە نەبوونە چونکە بەڕاستی ئێمە هەل لە سەرەتای شۆڕشەوە دادەیەکمان هەبووە زۆر قارەمانانە دادەهێرۆ ئەوە پێشەنجی ژنانە دادەهێرۆ بۆ ئێمە سەروەرێکی زۆر گەورەیە کاتێ بەخۆی و بەو کامیرەی سەرشانیەوە دەردەکەوت هەر ئەو کاتە ئێمە مناڵ بووین مەسەلەن هێزێک بوو ورەیەکی پێدەبەخشی تۆش حەزت دەکرد لەسایی ئەو دەرکەوی بەڵێ دادەهێرۆ و بەدەیان ژنی قارەمانی تر کە لەو ڕێگایە خەباتیان کردووە ئەمانە هێز و ورەی تەواوت پێدەبەخشن بۆیە منیش هەر لە
ڕێگەی ئەوانەوە کە هاتمەە ڕێخستنەکان و درێژم بەکارەکانمدا لە ناو ڕێخستن پلە بە پلەی ڕێخستنەکانم بڕیا هەر لە ئەندام بەشەوە دواتر کارجێڕی کۆمیتەنۆساڵ بەڵێ پلە بە پلە دوای ئەندام مەڵبند چەند ساڵێک دواتر کارجێڕی مەڵبند ئیتر ئەندامی ئەنجومەنی ناوەند بووم 10 ساڵ لە دوای ئەندامی ئەنجومەنی ناوەند وا 4 ساڵە لە مەڵبەندی چواردەی ڕێخستنی کۆیە جێگری مەڵبەندی کۆیەمە لەوێ شەر بە خۆبەخشانە کار دەکەم و هیوادارم بتوانم جێپەنجەم دیار بێگومانەوە ئابێت چونکە هەمیشە بەجددی ینی هەر مرۆڤێک بەدر لە خانمان ئەگەر بێت و کارێک بە بێ بەرامبەر بکەن بە خۆبەخشی بکەن زیاتر جێ خۆیان کارێک بە بەرامبەر بێت هەمیشە سەرکەوتوو بیت خات و ئاوێزان ماوەیەکی زۆر کارکردنت لە نێو حەزب چی بۆت بەدیهێنا؟ من هەموو جار دەڵێم کارکردن لە ناو حیزب ئەگەر بۆ پیاوان جارە قرس بێ بۆ ژنان 2 جار قورسان من تەنها هەرخۆم نیم و دایکیشم پەروەردەکردنی منداڵەکانیشم لە ئەستۆدایە بەڵام لەگەر ئەوەش حیزب لە ناو حیزبەتی و حیزبەکەم ورە و هێزی پێبەخشیوم ڕازگۆی و متمانەی پێبەخشیوم باوەڕ بەخۆبوونی پێبەخشیوم بەڵام ئەو بەرامبەر بەو خەڵکانەی کە تو ڕۆژانە ڕوبەڕوویان دەبیەوە هاوکاریان دەکەی گفتوگۆیان لەگەڵ دەکەی بەڕاستی ئەمە مای سەربەرزیە بۆ من کە دەتوانم بڵێم هەرچی بێتە ناو حیزب و ئیش بکاتن ڕێچکەی ژیانی زۆر ڕۆشن و زۆر بێگومان خات و ئاوێزان بڵێن چی شتێک زیاتر پێوەرە بۆ هەنگاونانی خانمان هەروکو خۆت باست کرد تۆ لە سەرتاوتت من دەستپێکی کاری حیزبیم بە شێوازێک بوو دواتر بە وجودی خۆت بە توانای خۆت بە بڵێن کەسایەتی ژنانەی خۆت هاتیتە مەیدان و پلە بە پلە بە ڕیزبەندی بە شێوازێکی حەقانی پلەکانت بڕی چی شتێک پێوەرە بۆ هەنگاونانی خانمان لە نێو حیزبدا؟ پێوەری ژن لەگەڵ پێوەرەکانی پیا و هەمان پێوەرە من جیاوازیان ناکەم بەڵام خۆپەروەردەکردن و متمانە بەخۆبوون و ڕازگۆیی ئەمانە پێوەری سەرچینە تۆ چەند متمانەت بەخۆ بوو چەند دڵنیا بووی لە خۆت ئەوەندە خۆراگر دەبی بەرامبەر ئاستەنگەکان بۆیە ڕازگۆیی و متمانە بەخۆبوون پێوەری سەرچینە هەم بۆ ژن هەم بۆ پیاویش من هەرگیز جیاکاری ناکەم لە ناوەن ژن و پیا و چونکە یەکسانن تەنها مرۆڤایەتی و مرۆڤبوون مرۆڤایەتی و شەرتە لەلای من لە سەروی هەموو شتێکەوەیە بۆیە ئەوەی کە دەیڵێم دووبارەی دەکەمەوە یەک متمانە بەخۆبوون خۆراگری ئەمانە هێزت پێدەبەخشن و توانای بەردەوام بوونت پێدەدا بێگومان خات و ئاوێزان ئێستا خۆشتۆکۆ خانمێکی پێشڕۆ لەم پرۆگرامە بەسەر ئەکرێتەوە خانمانی پێشڕۆمان زۆرە لە هەر بوارێکا بێ بەدر لە ناوەندی دەسەڵات و لە سیاسەتە با دوورکەوینەوە لە سیاست لە کۆمەڵە بابەتی دیکەی ئەمە خانمی پێشڕۆمان هەیە توانیویانە زۆر بە جوانی و زێ خۆیان بخەنەکار پێشڕەوی خانم بەڕای تۆ لە چی شتێکدایە؟ پێشڕەوی خانم تۆ هەر کاتێک کە متمانەت بە خۆت بوو تو کە هەنگاوت نابرە و کارێک تو کە ڕاستەڕەیەکت گرت و وتت ئەم ئیشەیە دەکەم باوەڕبوون بەخۆ ئەمە بەڕاستی پێشڕەوی پێ دەڵێن دووەم شت تو ڕێگریەکان و ئاستەنگەکان زۆرن ئەبێت تێکی بشکێن بەڵام تۆ تا چەند توانات هەیە ئەو ڕێگری و ئاستەنگانە تێک بشکێنی بە زۆر ڕێگریەکان ڕوبەڕوت دەبنەوە بەڵام ئەمە زیرەکی و خۆراگری تۆیە کە دەتوانی ڕوبەڕووی ئەو ئەستانگانە بیەوە بۆیە من باوەڕ ناکەم هیچ شتێک ببێتە ڕێگر ئەگەر ژن خۆی توانای هەبێ خۆی لە ئەست ئەو پێگەیەدا بێکەوەری دەگرێ یاخود لە ئەست ئەو متمانەیەدا بێ کە بەرامبەرەکەی ئەبەخشێ دەبەخشێتەوە و هەم لە ڕێی خانەوادەکەی هەم لە ڕێی دەرەوە بۆیە تۆ کە ڕازگۆ بووی یەکەم شت کە ڕازگۆ بووی بەرامبەر بەخۆت تۆ دڵنیا بە ڕازگۆی بەرامبەرەکەشت ڕازگۆی دەبی لەگەڵ بەرامبەرەکەشت بۆیە ڕازگۆ بوون لەگەڵ خۆت و بوێریەکەت لەگەڵ خۆی خۆت بوێریەکەشت دوان لێ دەکاتن تو ببی بە پێشڕەو ئەمەیە پێشڕەو بوون بێگومان خات و ئاوێزان ینی هەر لەسەر ئەو بابەتە ینی بۆ ئەوی خانمان بەرچاویان ڕوون بێت هیچ کاتێک کە کاتێک خانمێکی ئاوا لەسەر کورسێک ئەبینن لە بەرنامەیەکی لەم شێوەیە کە بەسەر ئەکرێت و بە تایبەتی کە باسی ئەزمون و توانای ئەکرێت
ئەمە لە خۆڕان نەبووە بێگومان کۆمەڵێک ناڕەحەتی هەروە ئەو ڕێگایە گوڵڕێژ نەکراوە بۆ ئێمە بێگومان کۆمەڵێک ناڕەحەتی و کۆمەڵێک تاڵی کۆمەڵێک ڕێگای سەختمان بڕیوە تاوەکو گەیشتنی تا ئەم ئاستا من بۆیە خۆشم ئەڵم لەبەرەوەی من وەکو میدیا کارێکار دەکەم لە نێو ڕاگەیاندندا و خات و ئاوێزانش بە هەمان شێوە چونکە ئێستا دەچێتە ناوەندی دەسەڵات ئیتر ئەگا بەلووتکە زیاتر ڕێگری دێتە ڕێی ئەمە هەروە بە ئاسانی نییە دەبێت بە جوهد و توانە و بە متمانە بوون بە خۆت و پاراستنی کەسایەتی خۆت بتوانی بیتە مەیدان و ئاستەنگیەکان تێک بشکێنی. اینجا با بزانین تینی خانمانی خۆت لە ئێستاە بۆ لەمە و دووە ئەگەر سەرکەوتوبی ئینشەڵڵا لە مێزگەی ژیانت چۆن ئەیخێتە خزمەتی هەمووانە و بە تایبەتیش خانمان. من خۆم دەرچووی پەیمانگای پزیشکیم بەڕاستی تەندروستی هاوڵاتیان بە ئەرچی سەرەکی خۆم دەزانم چونکە هەمیشە لەگەڵ ئازار و لەگەڵ خەمی هاوڵاتیانی خۆم لەسەر ڕێگامە ڕۆژانە بە بەرچاومەوە دەبینم بەدەیان نەخۆش بە سەدان نەخۆش لەگەڵ ئەوەی سەر و ماڵیشیان دادەنێن بەڵام چاکبوونەوەیان نیە ئەمە بەهۆی چییە؟ بەهۆی کەمتەرخەمی نەخۆشخانەکانەوەیە بەهۆی کەمتەرخەمی نەبوونی دەرمانی پێویستە بەهۆی نەبوونی ئامری پێویستە لە نەخۆشخانە حکوومیەکان بەهۆی ئەوەی کە پارەیەکی یەکجار زۆری لە نەخۆشخانە ئەلیەکان دەڕوە بۆیە بڕیارم داوە پرۆژە یاسای خزمەت بە هاوڵاتیان تایبەت بە تەندروستی پێشکەش بکەم ئەو پرۆژە یاسایە بکەوێتە خزمەتی هاوڵاتیانەوە لە ڕێگەی پەرلەمانەوە و هەم پەرلەمانیش دەبێت چاودێر بێ بەسەر حکوومەتەوە بۆ هاوتاکردنی نەخۆشخانە حکوومیەکان و نەخۆشخانە ئەهلیەکان دەبێ ئەو پارە زۆرەی لە ئەهلیەکان وەردەگیرێتن بە یاساڕێک بخرێتەوە ئامێری پێویست بۆ نەخۆشخانە حکوومیەکاندا بین بکرێ بینای پێویست بۆ نەخۆشخانە حکوومیەکاندا بین بکرێ ڕۆژانە بەلێ شەو نەخۆش لە نەخۆشخانە حکوومیەکانە لەگەڵ ئەوەش دەرمانی پێویست نییە ئەمانە کارەساتی لۆ کەوتوێتەوە ژینگەی وڵاتەکە ژینگەی وڵات بەڕاستی زۆر پیسە من لە هەولێر دەژیم ژینگەی هەولێر دایم دووکەڵ و بۆن نەفت و بۆن گازت بۆ تێتە ژوورێ بەهۆی کارگەوە ئەمە هۆکاری سەرچینە بۆیە ئەرچی من ئەو کاتە ئەرچی مرۆڤایەتیە ئەرچی خۆشگوزەرانی هاوڵاتیانی وڵاتەکەمە حەز دەکەم هاوڵاتیانی وڵاتەکەی خۆم لە پێداویستە سەرەتاییەکان بێبەش نەبن هاوڵاتی هیچی ناوێت تەنها ئاو کارەبایەک و هەندێک پێداویستی ڕۆژانەی تایبەتە بۆی ئۆخەی بکا لە ژیانی خۆی و تۆزێک هەناسەیەک بداتن زۆر باشە ئینشەڵڵا سەرکەوتووە بیت و فکرەکان زۆر جوانە و جێ خۆیەگرێ ئینشەڵڵا ئەمە وەکو بەگشتی باست کرد وەکو هاوڵاتیان کە لە کۆمەڵێک بوارە کە تۆ درکت پێکردووە مەقدورن ئەی لە بابەتی گەنجانە بە تایبەتی ئەو خانمانی سەرەتای تەمەنیانە ئامانجیان هەیەوە کۆمەڵێک ڕێگری ناڕەحەتی هەمیشە وای کردو کە مافەکانیان پێشێل بکرێت چیت بۆ ئەوان هەیە و بە گشتیش پلانی گشتی بۆ گەنجەکانی دیکە خاتو ڕەنجین تو کە پەرلەمان ڕێگەی یاسایی خۆی وەرنەگرت و کە نەکەوتە سەر ڕێچکەی یاسایی خۆی ئەم کێشانە بەردەوام دەبێتن هەموو کێشەکانی کۆمەلگا پەیوەستن بە حکومەت و بە پەرلەمانەوە زۆربەی ئەو کێشانەی هاوڵاتی ئێمە تووشی دێتن کەم تەرخەمی حکومەتە ئەم حکومەتە تاگڕەوانە هەڵسوکەوت دەکاتن بۆیە هاوڵاتیان ئاوا لە ئێش و ئازار و لە دەربەدەری و هەڕۆژەی لە شوێنە و لە کوچە و کۆڵانەکەواتەیەک لە هەوڵەکانی ئێوە لادانی تاکڕەوی و خۆسەپێنیە بەڵێ ئەو کێشە و ئێش و ئازارانەش بە تایبەت یەکەم بە دەرەجەیەک تووشی شن دەبێتەوە چونکە خۆم دایکم زۆر هەست بەو ئازارەی ژنان دەکەم بە تایبەتی چونکە ژنە لە ماڵەوە دەڵێن ژن داواکاری زۆرە نەخێر داواکاری ژن داواکاریەکانی خۆشی بەلاوە دەنێتن بۆ پێداویستی منداڵەکانی بۆ پێداویستی ماڵەکەی بۆیە ئەوەی کە من مەبەستمە دەرکردنی یاسایەک بێ بۆ پاراستنی مافەکانی ژنان بۆ ئەوەی هەر هیچنا یەکسانیەکیان بۆ بکەڕێتەوە زۆر جار پیاوان بەگاڵتەوەش بی پێمان دەڵێن خەریکە دنیا بخۆن من هەرگیز پیاوان جیان ناکەمەوە لە ژنان بە یەکسانی ئەمە پەروەردەی کۆمەڵایەتێکی وای کردووە کە ئەو جۆرە لێدوان نوقسانە هەبێتن بەڵام من خۆم کە کچ بوویمە باوکم هیچ ڕێگریەک لەو ڕێگریانەی نەبووە هەستم پێ نەکردیا کە ژنم بە هەمان شێوە پیاوەکەم و
کوڕەکەم و هەمووی پاڵپشت من بەڵام کە دەبینم شنێک ڕوبەروم دەبتەوە کە دەڵێ پیاوەکەم تەنانەت ناتوانم سەردانی شوێنێک بکەم ناتوانم تەلەفۆنێک بکەم مۆبایلەکەم لێ دەستێنی کە خۆی دەڕواتە دەرەوە ئیتر زۆرشتی تر کە لێرە باس ناکرێتتر بەڕاستی ئەمانە جرگ و دڵ داغ دەکەن بۆیە حەز دەکەم یاسایەکە بێ تایبەت بە مافەکانی ژنان چونکە ژن هەبۆ گوێچکەی بڕاوە پیاوەکەی لە ژوورەی کردووە ئیتر ئەوانە دڵ دەکا بە ئاو ئەگەر یاسایەک هەبێت و مافیشم پارێزرا و بێتن ژنیش لەو کوڵە مەرجێ ناژێتن بۆیە تەنها لە ڕێگەی یاساوە دەتوانین مافەکانی ژنان دەستەبەر بکەین. دەستان خۆش بێ خەت و ئاوێزان کاتێکی کەم ماوە ئەگەر بکرێ بە کورتی وەڵام بیتەوە لێرەوە چی بەو کەساناڵی کە تۆیان خۆشەوێ لە ئێستاە تۆ کاندیدی بە ژمارە 57 لەسەر لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان. بە هەموو هاوڵاتیان دەرێم خۆشم دەوێن چونکە هاوخەم و هاو ئازاری هەموو هاوڵاتیانی خۆمم و لێرەوە پێتان دەڵێم یەکێتی لە بەردەم پرۆسەیەکی چارە نووساز و لە بەردەم تاقیکردنەوەیەکی زۆر گەورەدایە ئەو جارە هەموو هەوڵەکانتان بخەنەگەر بۆ ئەوەی دەنگەکانتان بکەنە سەرمەشقی سەرکەوتنەکان و ڕۆحی مام ئاسوودەکەین جارێکی تر بۆ ئەوەی هەمومان بەڕەخنە و بەڵێنە جوانەکانی کە بە یەکێتیمان داوە بتوانین ئێش و ئازاری میلەتەکەمان کەمکەینەوە دووبارە پێتان دەڵێم خۆشم دەوێت. ئێمەش پێتەڵین سەرکەوتوبی سپاس دەکەم زیاتر بەرەو پێش بچیت زۆر خاتوواوێزان لە کۆتاییە ئێمە بە هەندی وەرەگرین پەیامی ئێوەی خانم بۆ خانمانی دیکە چی بۆ خانمانە ئەڵی کە هیوا و ئامانجیان هەیە. من تەنها ئەوەندەتان پێ دەڵێم دامەنیشن دەستاوەستان مەوەستن هەوڵدەن شەڕ بکەن شەڕ بە دەنگەکانتان بکەن بە زیرەکیتان بکەن بەداهێنان بکەن شەڕ ئەوە نیەت و هاوارکەی و قیژە بکەی و گوێم دەی نەخێر شەڕ بۆ ئازادی خۆت بکە خۆت پەروەردەکە وا بکە ڕوبەڕووی ئاستەنگەکان بیەوە ژن هیچی کەمتر نییە لە پیاوان بەڵکو ژن سیرەکتریشن لە پیاوان ژن داهێنەرە ژن خوڵقێنەرە ژن تۆ منداڵ پەروەردە دەکەی کە منداڵت پەروەردەکرد بڵێ داینەمۆی پێشکەوتنە بۆیە داواتان لێ دەکەم هەمیشە لە خەبات و لە تێکۆشان بێوچان بن هەمیشە هەوڵدەن بۆ ئازادیەکانتان ئازادیەکان تەنها بەوە بەدەست نیان کە پیاوڕێگەتان پێدەن نە ئازادیەکان خۆتان دەتوان دەستەبەری بکەن لە ڕێی پەروەردەکردنی خۆتانەوە. زۆر خۆشحاڵ بووم ئینشاڵڵا سەرکەوتوو ئەبی خاتوو ئاوێزانگیان وەکو خانمێکی سەرکەوتوو ئەمڕۆ بۆ من جێگەی شانازیەکە تۆم بەسەر کردەوە لە پەی بەشداربوونت لە پرۆگرامەکە سەرباری ئەو هەموو سەرقاڵیە کاتت بۆ ئێمە تەرخان کرد ئێمە قەڵغانی ڕێزلێنانی تایبەتی پرۆگرامی پێشڕان پێشکەش بە تۆ ئەکەین وەکو خانمێکی پێشڕەو لە کۆمەڵگە. زۆر سپاس مەمنونتانم دەکەم زۆر سپاس مەمنونتانم دەستان خۆش بێ دەستی هەموولایەک. ئێمە پێنووسی پرۆگرامی پێشڕەوانمان هەیە واتە دەفتەرێکی یادەوری کە تایبەتە بە پرۆگرامەکە دەستنووسی هەموو خانمە سەرکەوتوەکان لە هەر بوارێکا بێ ئەینووسینەوە. ئەمە ئەبێتە ئەرشیڤ ئەتوانی سەبارەت بە بەڕێوەچوونی بەرنامەکە پێشنیار ڕەخنا تێبینی سەبارەت بە شێوازی پرسیارەکانی من یاخود سەبارەت بەوەی کە کێ بە شایستە ئەزانی لە پرۆگرامەکانی دیکە هاوشێوەی خۆت و بە سەرکەوتوی ئەزانی و بە پێشڕەوی ئەزانی لە کۆمەڵگە توانی دەستنووسێکی خۆت بە من بەجێوێڵی و تۆ بنووسم نیشکۆتایی پێهێنە دەستەکانت خۆش بیتن بەڵە خۆشەویستانم ئەمجارش بەسەرکردنەوەی خات و تری فەنادر حەمەد بوو کە نەسراوە بە ئاوێزان کاندیدە لە ئێستادا بە ژمارە 57 لەسەر لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان مێدەکەم ئێوەی هەوڵاتیانیش مەتوانێت پێ بکەن بۆ ئەوی بتوانێت وجودی خۆی زیاتر بسەڵمێنێت لە داهاتوودا تا بەرنامەیەکی تر و بەسەرکردنەوەی خانمێکی دیکە لە وێزگەیەکی دیکە بەخۆی گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ.